ئەگەر ئێمە بمانەوێت ئینجانێک بەم جۆرە بێگومان ئەمە پلاستیکە ئینجانێک بەم جۆرە ئەگەر بە زانستی یان بە پرۆسێسی بیبینین کاتی زۆری پێچێت ڕەنگە منداڵ لە دنیای خۆیدا وا خەیاڵ بکاتەوە کە ئەم تۆی کای خاتە نێو ئینجانێکەوە یەکسەر چەکەرە بکات و بڕوێت و بێتە دەرەوە و بەرهەمی هەبێت بەڵام پرۆسەکە زۆری پێچێت هەندێک جار ڕەشەبا و با و گۆران و کۆمەڵێک قۆناغی هەیە دەبێت منداڵیش هەستی پێ بکات گەورەکان دەرکی پێکەن بە پێی ئەزمموی ژیان بەڵام چۆن ئێمە لە منداڵی بگەێنین زۆر جار لە ڕێگەی ڤیددیۆ لە ڕێگەی ئەنیمێشنەکانەوە لە ڕێگەی کردداریەوە لە نێو باخچەکاندا ئەمانە ئەنجام بدرێت کامانە هەمووی باس ئەەکەین بەڵام بابزانین تۆیەک تا پێدەگات ئەو پرۆسی کە بەستەری دادێت چییە مەبەستمان ڤیددیۆ ببینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بە گفتوگۆکانمانەدی. مەبەست لەم گرتە ڤیددیۆی سەحەرەوە بوو کە ئینجانەیە گوڵێک بە چەند هەنگاو بە چەند قۆناغی زۆر قورسداتیە پەڕێت ئێمە تەنها دەبێت منداڵەکانمان فێریەوە بکەین کە ئینجانەیەک بڕێنیان دەبێت فێریەوە بکەین کە ئەم گوڵ و ئینجانەیە خۆی چۆن لەگەڵ ژینگەیە گونجێنێت پێویستەکە چۆن بگونجێ ئەو شوێن و ژینگەی کە بۆی دابینەکەین چۆن بێت ئەمانە مەبەستم بوو لەم گرتە ڤیددیۆیە بیخینە ڕوو اینجا باسی بابەتەکە بکەین. میوانی ئەم ڕۆمان مامۆستا سوزان تۆفیق خاوەنی داهێنگایە کە باسی برەودان بە پەروەردەی ژینگەیەکەین لە باخچەکانە مامۆستا سوزان زۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم وەرەگەزان سپاس. سپاس مامۆستا لە گرتە ڤیددیۆیەکە بینیمان هەروە گەر بیش و بهێنین بە ژیانی ژوایە تەنگ و چاڵەمێ و بەرزونزنی زۆری تایە. لە باخچەکاندا منداڵ تەنها فێری ڕووکەشی بابەتەکانەکرێت لە ژینگەییدا یان ناواخینی بابەتەکانیش بۆ منداڵە خرێتە ڕوو. بەڵێ سەرەتا من حەزەکەم وەک پێناسەیەکی ژینگە ئێمەی مرۆڤ قوربانیەکی سەرەکین بۆ پیسبوونی ژینگە بەڵام بە خۆشحاڵیەوە منداڵ باشترین و کاریگەرترین مرۆڤی سەر زەوین کە ئەتوانی ڕاهێنانیان پێ بکەین بۆی کە بتوانن پاراستنی ژینگە بگرنە ئەستۆی خۆیان. لێرە بەڵێ ئێمە ئەتوانین کاریگەریکی زۆر گەورەمان هەبێت لەسەر منداڵ بۆ پاراستنی ژینگەمان چووک وەک پۆلیسێکی بچووک ئێمە مناڵ بەکارێنین نەک بۆ ناو خودی باخچەکان بەڵکو بۆ ناو ماڵەکانیش بەکاربێن لەگەڵ دایک و باوکیان و لەگەڵ کۆمەلگەکەشیانە کە بتوانن ماماڵا بکەن. ئێمە لە ناو ژینگەی خۆماندا لە ناو مۆنتیسۆری هەوڵمان ناوە کە مناڵەکانمان هەموو ئەو ژینگەی کە بەکارێنن لەمسی بکەن نەک تەنها بە گرتە ڤیددیۆیەک یاخود پیشاندانی وێنەیەک ئێمە باسی سووری ژیانی درەختێکی وەکن یا ژینگە پارێزی فێر بکەین لەبەرەوەی مناڵ پێویستی بەوە هەیە هەموو شتەکان لە خاصەتەن لە تەمەنی 3 بۆ 4 ساڵیە کە لەوێ مناڵ هیچ شتێکی بیر ناچێتەوە ڕاستەلانەی کاردانەوەی نەبێ بۆ تۆ زۆر کات بە زوەری ئەگرێت ئەڵە وەک ئیسفنجێک وای هەڵی ئەچنی هەمووی لە داهاتووە لە گەورەبوونیە ئەم مناڵە کاریزمایکی زۆر باشی هەیە لەسەر ژیانی ئەبێت ئەو مناڵی کە یەتە لای ئێمە کە پەروەردەیەکەن ئێمە ڕاستە ئەڵین ئەبێت ئاستی خۆمان بچووکینەوە بۆ لای مناڵ وەک هاوڕێک مامەڵە بکەین بەڵام لە هەمان کاتتا ئەبێ ڕاهێنەرێکی زۆر باش بین بۆ مناڵەکانمان نەک تەنها هاوڕێ بین چکە ئەو چاوەڕی تۆ ئەکات کە فێرکار بیت ئەم مناڵەکە یەتە لای ئێمە ئەبێت لە سروش تا هەموو شتێکی بۆ بنیادبنێت ئەگەر بێت و باخچەیەکیشت نەبێت لە دەرەوە ئەبێت لە ژینگەی ژوورەکەی ئەو مناڵەیە ئاژەڵێک یاخود نەمامێکی جوان و کۆمی بەڕێسانداتانەوە بەڵام سروشتی بێت واتە ئەبێ گڵیتیا بێت ئەبێ ڕواکەکە خۆی قەدەکەی ببینێ
ئەبێ ئەم شتانە هەمووی لە ژووری ئەو مناڵەیە هەبێت بەس جوانترین هیچ گوڵێک لەم ستۆدیۆیە ناژی لەبەرەوەی ئەوەندە گەرمە ڕووناکی وینارەکانە بەس جوانترین ستۆدیۆتان هەیە لەبەری لە ناو سروشتانیەوە ئەگەر بێت و هەر کەسێک لە دەرەوەی ئێرە تەنانەت کەش و هەوا نەبینێ کە سەیری کورسات کە ئەزانە کەش و هەوا چۆنە لەبەرەوە ئێوە ژینگەیەکی زۆر جوانتان هەیە ئەو گرنگ نییە ئەو گەڵایەتان داناوە بۆ جوانکاری ستۆدیۆکەتانە بەڵام ژینگەی دەرەوەتان زۆر زۆر جوانە دەستخۆشیتان لێ یەکەم چونکە پێویستە هەموو کەسێکە بێوێت پەروەردەی مناڵ بکات ژینگەیەکی ئاوا ئەبێ هەبێت ئەگەر لە خودی شوێنەکانە بێ نزیک بێ لەوەی بۆی بتوانێت بەکاری بێنێت چونکە ئێمە ئەبێ ئەو نەمامانە بەدەستی مناڵەکان خۆیان بیڕوێنن ئەبێ لەمسی گڵاکە بکە هەستی پێ بکە تۆ لەو کاتی بەرکەوتنەیە کە ئەو مناڵە بەرکەوتنی ئەبێ لەگەڵ ژینگەیە شعورێکی زۆر جیاواسی بۆ دروستە بێت لەوەی کە بە وێنەیەک بیبینێت ڕۆژانە ئەبێ ئەو مناڵە خۆی ئاوی گوڵەکان بیات وی ببینە چەند گەورە بێ بۆی ڕێز لە گوڵەکان بگرێت و جاری واشێت تۆ ئەو مناڵە نەمامێکی بچووکی پێ ئەڕوێنیت ئەم نەمامە ئەبێ بەردەوام ئەبێ بە نەمامی خۆی و ئەپارێزگاری لێ ئەکات کە گەورە بێت بەڵام گرنگترین شت کە ئێمە ئیشی لەسەر ئەکەین لە ناو باخچەکانە گرتنی قەڵەمە من چۆن ئەم مناڵە ڕائهێنم ئەو ماسوولکانی کە بەکاری ئەهێنە لە ڕێی یاریەکان و جوڵەکانەوە بەڵام ئەبێ پێشی بڵام ئەم قەڵەمە لە چی دروست کراوە ئەم قەڵەمە لە سروشتا دروست کراوە لە دار دروست کراوە کەواتە من نابێ ئەو قەڵەمە ئەو پەڕۆپێنووسەی کە پێمانە بە فیڕۆی بیەی لەبەرێ من چەندێ ئەو پەڕۆپێنووسە بە فیڕۆ بدەم زەرەر ئەگەێنم بە دارێک بە نەمامێک لە دارستانەکانی خۆمانە لەبەرەوە مناڵ زۆر جوانە کە بزانێت شێوازی دروستکردنی ئەم قەڵەمە ئەم پێنووسە ئەم یاریانی کە لە بەردەمیایەتی بەچی دروست کراوە بۆ ئەوی کە ڕێز لە یاریەکانی بگرە بزانێ ئەو تا چەندێک سوودمەند دەبێت و تا چەندێکیش زەرەر بە کۆمەڵگەی ئەگەێنێ هیچ مناڵێک ئامادە نییە زەرەر بگەێنێت یعنی ئەگەر بێت و هەڵەیەکیش بکە ئەو دائیمەن تاقیکردنەوە ئەکات یعنی ئێمە نابێت بە مناڵ بڵین هەڵەت کردووە بە هیچ شێوە چونکە ئەو هەموو شتێک بە تاقیکردنەوە لە ژیانیا دروستی ئەکات تەنها ئێمە ڕێگە ڕاستەکەی پێنیشانین نە بە تووڕەبوون پێویستەکە پێ بڵێ نەدەم چاو گرشکەی یاخود دەنگ بەرزکەیتەوە یاخود پێ بڵێ تۆ نایزانی و تۆ زەرەرت گیانۆ نا بەڵکو ڕێگە ڕاستەکەی پێنیشانەی چەند جارێک ئەوش ئامادەیە فێر بێ ئەی بۆچی ئەم تاقیکردنەوەی کرد شتێک لە پشتەوەی هەیە و کارێکی وای لێ کردو ئەم مناڵە ئەم تاقیکردنەوەانە جێبەجێ بکە یاخود من خۆم عری نەک هەر من بەڵکو بڵین ئێمە لە ناو مؤسسەکەی خۆمانە دائیمان بەدایک و باوکان ئەڵین بۆ پاراستنی ژینگەکانتان پێویستە ئاژەڵێک یاخود نەمامێکی بچووک لە ماڵەکانتانە پەروەردە بکەن بۆ ئەوی ئەو مناڵە لە ڕێگەی خزمەتکردنی ئەو ئاژەڵەی یاخود ئەو نەمامەی کە لە ماڵەکەیە هەیە فێری پاراستنی ژینگە ببێت زۆر ئەگەر تەنانەت دایک و باوکەکەش پرۆسەکە ئەنجام بنواتە گوڵ و ئینجامیان لە ماڵەوە بێت لە ماڵەوە ئەنجامی بن و پیا بگەن مناڵەکە سەیری ئەکا ئەزانێ ئەو با بڵێن گوڵە قدری هەیە بەلایەوە هەر بۆی ئەویش ئەبینین دەستکاری ناکە جا چ بگا بۆی کە خۆشی بە پرۆسەی کردداری بێت ئەم پرۆسەیەت یا بەشدار بێت ئاوی پێبا یا دەست با لە گڵەکەی حتمما زۆر جوانە بەڵام ئێمە خۆمان ئەزانین دایک و باوکەکان لە ماڵەوە حەز ناکەن مناڵەکانیان دەستبەرە بۆ گڵەکە لە دەستێک پیسە بێت یاخود بۆ گەڵاکە لە زەهرایە بێت تۆ گەڵایەکدا بدەیت کە ژەهری پێوە نەبێت و بۆ مناڵەکەت زەرمەند نەبێت ینی تۆ کە گەڵایەک منێهێنە ئەبێ بزانم گەڵایە چییە و بۆچی بەکارێت و تا چەند زەرری هەیە جۆرە ڕێگەی بدرێت ئەبێ مناڵ لەمس بکات لەمسی ئەو شتانە نەکە ئیسفادی لێ ناکە ئەگ کاردانەوەی ئەبێ بە خراپی لەوانێت تۆ زۆربەی کات مناڵەکانمان بڵین گوڵێکی لێ کردەوە گەڵایەکی لێ کردەوە بۆچی لەبەر تۆ نەتێشتۆ دەستکاری کە نەتێشتۆ هاوکاریت بکات لە کاتی ڕواندنیە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە مناڵەکان هاوبەشمان بن و هاوکار بن لە ڕواندنی سەوزاییەکان لە ماڵەکاندا بێ چ لە قوتابخانەکان بێ لە باخچەکانە بێ ئەبێت جێدەستی ئەو مناڵە هەبێت لە سەوزکردنی ئەو شوێنانەیە هەنێک جار ئەوە نەکە ئەترسین لەوەی کە مناڵەکە شتەکە تێک بادیان بۆ منە گوڵەکە پشتێنە دیان گەڵایەکی لە کاتەوە بەقسەکە جەناوی نایڵین بەشدار بێ هەنێک جار ئەگەرم هەڵانەشی کرد پێما بێ بە ئاسایی سێریکەم باشە هەتاکو فێرە بێ چونکە لە سەرەتایە زۆر ئاساییە وەکو پێشتریش ئاماژەم پێیانی ئەو مناڵە گەڵاکەش لێ بکاتەوە ئەیە بزانانی ناو قادەکە لە چی دروست بووە یعنی پێویست ناکە لەی تووڕە ببی تەنها ئامۆژگاری ئەەکەیت
ڕاستە تۆلانی بڵێ من ئەم گەڵایە زۆر هەوڵم لەگەڵ یاوە زۆر خزمەتیم کردووە ئەو مناڵەش تاقیکردنەوەکە زانایەکی بچووکە مناڵ لە ماڵەکانمانە لەبەرەوە بێت ئێمە هەوڵ بین مناڵەکانمان وا پەروەردە بکەین کە لە داهاتووە کاریگەریکی زۆر باشیان هەبێت بۆ پەروەردەکردنی ژینگە ژینگەش تەنها نەمام و درەخت ناکرێت بەڵکو هەموو زیندەوەران ئەمانە هەموو تێگەندێ لە مناڵ مامۆستا سۆزان بۆ نمونە چەندە مەترسی پیسبوونی ژینگە ئێستا ڕووی لێ زەوی کردووە ینی لەوانەکاندا لە قۆناغەکانی سەرەتاییە زۆر جار هەندێک وانە بە خوێنکارە وترێتەوە چینی ئۆزۆن و ئۆکسجین و دوانەکسیدی کاربۆن و ئەمانە پێویستەکە لە قۆناغی باخچەیە منداڵ پێویستە قاڵبێ یان نەخێر یان بە پێچەوانەوە دەبێت بەڵێ هەبێت بۆی لە ئێستەوە کاریگەری مەترسیەکان بزانن. زۆر جوانە بەڵێ ئەبێ هەبێت ئێمە بەیانیان لە سڵاوی مۆنتیسۆریە دائیمەن گۆی زەوی ئەهێنینە پێشەوە کە من گۆی زەویم هێناواتە پاراستنی ژینگە نەک هەر لە ماڵەکەی خۆم و لە کۆمەڵگاکە و لە نیشتیمانەکەی خۆمە بەڵکو لە هەموو سەرزەویە ئەبێ ژینگە بناسێن و پاراستنی ژینگەش باز بکرێ و باسی وشکانی بکەی باسی زەریاکان بکەی باسی قاڕەکان بکەی بۆ مناڵ لەبەرەوەی مناڵ لە تەمەنی 2 ساڵیەوە ئیتر تی ئەگالەوەی کە ژینگە چییە نابێ بڵێ تەنها لە قوتابخانەکانە ئەبێ بکرێ بەدراسە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە من چۆن بەرنامە پرۆگرامی بۆ دانم ئەمە بە ڕۆژ و دوڕۆژ نابێت بەڵکو ئەبێ بەردەوام تۆ لەگەڵ ئەم مناڵانەیە باسی ژینگە بکەیت بە هەموو ڕۆکانێ ژینگە زۆر گەورەیە کە ئێمە بتوانین کاری لەسەر بکەین و لە ڕووی ئاژەڵەکانەوە بێ لە ڕووی ئاژەڵی دەریاییەوە بێ لە ڕووی نەمامەکان و درەختەکانەوە بێ لە ڕووی ئەو کارستانی کە من لە ناو ژوورەکە بەکارێنم یا لە خولە و شوێنە بەکاریم ئەمانە هەموو ژینگەن تەنانەت ناخواردنت کە چۆن یەڵی ئەو خواردنە بکرێتە سەر زەوی ئەمە ژینگە پیس ئەکا تو ئەچیتە توالێتەکان دەست ئەشی نابێ ئاو بە فیڕۆبی ئەمە پاراستنی ژینگەیە خۆی لە خۆیان کاتە لە تەمەنی مناڵیە زۆر گرنگە ئێمە مناڵ فێرکەین بۆی ژینگەکەی خۆی بپارێزێت باش جا ئەمە بەشێکە لە پرۆسی پەروەردەکە کە لە ڕاستی یەکەم جارەکەێتە سەر خێزانەکان و دایک و باو دواتر مناڵ تێکەڵ ئەبێت بە هاوڕێکانی تێکەڵ ئەبێت بە کەشی پەروەردە بە قوتابخانەکان بە باخچەی منداڵە لەم شوێنانەدا تا چەند گرنگە مناڵ ئاشنا بکرێت بە بابەتە ژینگەییەکان باڵێ لەم شوێنانەشە زۆر گرنگترە ینی تۆ لە تەمەنی قوتابخانەکانە مناڵ خۆی توانێت هەستێ بە تاقیکردنەوە ئەنجامدانی لەبەری کە فێری خوێندنەوە بووە بەڵام لە لای ئێمە ئەبێ ئێمە فێریان بکەین و بەکاری بێنن ئەنجا لی تێئەگان واتە لە لای تەمەنی باخچەکانە لەبەرکردنە یعنی ئەو لێ تێئەگات و لەمسی ئەکات بەڵام لەوەی قۆناغی قوتابخانە خۆشی بیخوێنێتەوە تێگا لە شتەکان بەس ئێمە لێرە ئەبێ لە ناو ژینگەی ژوورەکەی خۆیە و یاخود لە ناو باخچەکەیە لە ژینگەکەی ئەو تۆی کە باستان کرد سەرەتا ئێمە ئەیڕێن و نای خۆی لەسەر ئەنووسین ئەبێت ئەو تۆ لە بەرچاوی خۆی ڕۆژانە ببینە چۆن گەورە ئەبێ بەڵام دوای ئەو لە ژینگەی باخچەکەتا کە هەتە لە دەرەوە ئەبێ ئەو مناڵە بچێ ئەو تۆ بڕوێنێت ئەو دوای یاخود بچێت گوڵێک کە چەند جوانە بیڕوێنێ بەدەستی خۆی ئەبێت لەمسی بکات ئەو شتانی کە لە ژوورەکەی هەیە هەموو شتێک کاریزمایەکی زۆر گەورەی هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵ کە ئەو ئەمەی کرد ئەو کاتە ئامادەنیە لە دەرەوە گوڵێک لێ بکاتەوە کە حەزی لێ بێ ئامادەنیە لەوەی کە ببینێت کەسێکیش زەرەر بە ژینگەکە بگەێنێت یا ڕاستەوخۆ کاردانەوە هەیە چونکە ئێمە بەردەوام لەگەڵ دایک و باوکانە کۆنتاکتمانەیە کە مەمان باسەکەن کە چوونەتە دەرەوە مناڵەکان چۆن سروشتی پاراستووە یاخود ئاژەڵیان بینیەوە مەسەلەن پشیلەیان بینەوە دایکی پێڵە نزیکی مەکەوەرەوە ئەم ئاژەڵە خراپە یاخود هەر ئاژەڵێکی تر بێ باڵە ئەم مناڵە ئاگاداری دەیەکێکەوە کە ئەم زەرەری پێ ناگەێنێ ئەو برسیەتی ئەوی ژۆکو ئێمە پێویستی بە ئۆکسجینێ بە خۆراک هەیە بە سروشتەیە کە تایە بژی لەبەرەوە مناڵ کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەوەی کە وەک چۆن خۆماڵێنەوەی داهاتوو کێن ئەم مناڵانن کە لە خۆناغی بچووکیە ئێمە پەروەردیانەکەین کەواتە بێ ئێمە ڕاهێنەرێکی زۆر باش بین بۆ مناڵەکانمان بۆ ئەوی لە داهاتوونەوەیکی زۆر باشمان هەبێت باشە مامۆستا سۆزان جگەل لە باخچەکان سەردانی مەیدانی هەیە بۆ منداڵان یعنی چەندە گرنگە بۆ نمونە منداڵ ببرێت بۆ نێو نەمامگەکان ئاشنا بکرن بە جۆرە جیاوازەکانی نەمام ڕاستە هەموو نەمامە گرنگە من باسی شتێکم کردوتم لە قۆناغی سەرەتاییە مامۆستا پێیوتی نۆق پاقلە ئەوانی کە چەکەراکەن بێنن ئەمان خستنی و ئاوەوە بۆ بەیانی دوو بەیانی ئەو ڕۆژەی کە چەکەرەیەکدەوی بێنەوە فێرێ کردین چۆن ئەمە بخێنە ئینجانە و ئەوەی تۆش باسێکی لەو گرنگترەوەیە کە چۆن بیڕوێرین
چەندە گرینگە هاوشێوەی سەردانیکردنی مۆزەخانەکان و شوێنە گشتیەکان سەردانیکردنی نەمامگاکان هەبێ بۆی هەموو جۆرە گوڵ و نەمامگەکان ئاشنا بکرێن بە منداڵی باخچەکان. زۆر زۆر گرنگە لەبەرەوەی مناڵ ئەبێ هەموو جۆرەکانی ڕوەک بناسێت بۆ ئەوی وانە زانێت تەنها ڕوەکێکمان هەیە گوڵێکی جوان پێ ئەگەێنە تا بەیەکدانەوە نەیگیرێ مەبەستمەوە. بەڵێ ڕوەکمان هەیە دڕکی هەیە ڕوەکمان هەیە کە ئێمە نابێت دەستکاری بکەینەوە تەنها باخەوانەکان بۆیان هەیە بیڕێنن بەڵێ ئەبێ هەموو ڕوەکەکانیان پێ ئاشنا بکەین ناکرێت لەسەر یەک جۆری ڕوەک ئێمە مناڵەکانمان نابێ فێرکەین لە ناو لۆکەیە بێت ئێمە مناڵەکانمان فێرکەین کە ئامادە بێ بۆ ڕوبەڕووی ژیان بێت و ژیانش هەموو ئاستەنگەیەکی تایە هەموو جۆرێکە شەرت نییە من هەمووی مناڵەکان بێت دارێکی گەورەم ببینێت بڵێەوە من ئەچم ئەیڕوێنم نەخێر تۆ بێت نەمامێکی بچوک لە ئاسی خۆتە ئەو داورە گەورەیە بێت لە تەمەنی گەورەتردا بەڵێ ئەبێ سەردانی نەماگەکان بکرێت ئەگەر هەر کەسێ بتوانێت ئەوە بکە مای خۆشحاڵە و جێی دەستخۆشیە. کۆمەڵێک سلای دەبینی ئێستا بێکەوە مناڵەکان نیشانەدواریارە لە باخچەکانایە ئەم کارە ئەمەن بە یەکەوە خەریکن ئەم کارە ئەنجامەدە ئەمە واکات کە پێمە بە ڕۆحی هاوکاریکردنی شوێنتیازیە بکە بێجگەلەوەی کە ئەو خۆشەویستی بۆ ژینگەیان تیاچەکەرە دروستەکە وایە طبعاً بە تاکیدی زۆر کاتێ مناڵ خۆی ئەترسێت لەبەرەی فێر نەبووە چاڵک هەڵ بکەنێت و نەمامەکەی تیا بڕوێنێت یاخود ئەو تۆی پێتی بخاتە گڵەکەەوە بەڵکو بە کۆمەڵ کە ئاچین ئیشەکەکان ئەم هاوڕەکەی بینی ئەوە بینێ ئەوش حەزەکە دەستی بۆ بەرێ لەم سیبکات لە بەڵە زۆر جوانە بە هەر شێوەیە ئێمە بمانەوێت ئەو مناڵە فێر بکەین ئا لە ڕێی گروپەوە بێ ئا لە ڕووی تاکەوە بێ سوود ئەگەیەنین بەو مناڵە ئیتر بە هەر جۆرێک بێ گرنگەوەی تۆ بیگەێنی پەیامەکەت بە مناڵەکان بەڵە سوودێکی زۆر زۆری هەیە سەوزکردن و پاراستنی ژینگە باشماوەسە سوزانۆک و دوایین پرسیاری من جارانە وترات و شاری ژینگەیمان لە ئاست پێویستدا نییە لەبەرەوەی بۆ لە نێو سیستەمی پەروەردەدا یان ژینگە خەمێکی گەورە نەبوو لەبەرەوەی ژینگەمان پاک بوو کانی و ئاوی سازگار و ڕژەی سەوزایی زیاد کرد بەڵام ئێستا گۆڕانکارەکان ئەوەندە خێرا مرۆڤ چەندە پەلەشکا هێشتا هەر پێی ڕناگا پرسیارەکەم بۆ جۆرە ئەکەم ئێستا کە باخچە بووە مەرجی وەرگرتنی خوێنکار بۆ خۆناغی سەرەتایی پێت وایە لە داهاتوودا جیلێک دروستە بێت تاو خەمی ژینگەیە بێت کە لە باخچەوە فێریوانەی ژینگە ئاکرێت بەدڵنیایەوە من خۆم کار لەسەر ئەواکەم بۆ داهاتی مناڵەکانمان پێویستە شتێ بکەین مناڵی ئێمە هیچ جیاوازێکی لەگەڵ مناڵی دەرەوەی وڵاتان یا مناڵی جیهانی ئێمە بۆ هەموو کات بڵین لە دەرەوەی وڵات ئەو فلان مناڵ واکە ئەوان وا پەروەردەی مناڵەکەن ئێمە چی جیاوازێکمانێ لەگەڵەوانە بەڵێ ئێمەش ئەتوانین یەکێک بین لەوانی کە سوودێکی زۆر زۆر گەورەمان هەبێ لەسەر ژینگەی وڵاتەکەی خۆمان هەر لە ئێستاشا ئێمە کار لەسەر ئەواکەین مناڵی ئێمە هیچ جیاوازێکی لەگەڵ مناڵی وڵاتانی دنیای نییە بەڵێ سپاس مەمنون بۆ جەناب بەدەوە بۆ زانیاریەکان ئاری تۆزێکیشە بە دایک و باوکەکانی ئێمەش تۆزێک ڕاهێنانیان پێ بکرێت ئەو ترسیان نەمێنێت لەوەی کە مناڵەکان ئەوە نەبەرکەوتنیان هەبێت لەگەڵ گڵا لەگەڵ ژینگەیە لەگەڵ ئاژەڵەکانە تۆزێک ترسێکی زۆریان هەیە ئەوانش مەمنون بە زانیاریەکەوە سەر ببوورە ئەو کەسانی لە ناو باخچەکانە ئەبێت تۆ خۆت دەترسی لە ئاژەڵەکان ئەبێ ئاژەڵ بەخێوکەیەک و چۆن سەرەتا ئاماژە پێ بێ ئاژەڵێک لە ژوورەکەی هەبێ و زائیدەن نەمامێکیش هەبێ لە ژوورەکەیە بۆی پەروەردەی بکەن ئەم ناڵانە بەدەستی خوان خۆراکی بنێ بزانن ئەوانی ژوک و ئێمەی مرۆڤ پێویستیان بە خۆراک و ئۆکسجین هەیە ئەوان پێویستیان بۆ هەیە لە سروشتێکی جوانابن ئەزیەتیانێن باڵە دایکان و باوکانیش ئەرکێکی سەرشانیانە هاوکارمان بن. دەست و چاو خۆش بێ مامۆستا سوزان.